ئەم خانوانە لە ساڵی 2008 لە ناحی سیروان تەواو کراون، بەڵام تا ئێستا ئەو خانوانە دابەش نەکراون و لەلایەن کەسانێکەوە کە پاڵپشتی حیزبیانەیە داگیر کراون. بەڕێوەبەری ناحی سیروان ئاماژە بۆ دەکات هەموو ڕێکارێکی یاسایی دەگرنە بەر بۆ ئەوەی بە شێوەیەکی دادپەروەرانە خانووەکان بەسەر کەسانی شایستەدا دابەش بکەن. ئەو بەتاکید زیادە ڕەویەکی ئاشکرا و سەریحە و لەلایەن خەڵکێکی شەوەکە کراوە، زۆرینیان پاڵپشتیان هەیە بەتاکید. بۆیە یعنی ئێمە پێویستە حکوومەت بە شێوەیەکی لێبڕاوانە هاوکارمان بێ، هەم دادگا بەڕێزەکان هەم داواکاری گشتی وە ئیدارەی سەری خۆشمان کە قایم قامێت و پارێزگای هەڵەبجێ، بۆی ئینشاءڵڵا ئەم کێشە بە شێوازێکی ڕێکوپێک حەل بکرێ و گرفتی لێ نەکەوێت. چکە ڕاستیەکە ئیسا زۆرینەی ئەو کەسانەی کە لەو خانوانن خەڵکێکن پێم وابێ لەوە چێ لە سەدا 80 مستحق نەبن و زۆرینەی گەنجمان هەیە لەم شارە تازە زەواجی کردووە و خۆی و خێزانێشی مەسەلەن هیچ ئیشێکیان نییە، تەعین نین وە کۆڵێ ئیشێکی سابتیان نییە، بەڵام زۆرینەی ئەوانەی کە چوونە دەنا ئەو خانوانن بە سەریحی ئەڵێن زۆرینیان وەزعی مادیان باشە و هەندێکیان خانوود و خانوویجی هێش و چۆتە ناو خانوان. پێش چەند ساڵێک لیژنەیەک لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بۆ دابەشکردنی ئەو 50 خانووی ناحی سیروان پێگەنرا، بەڵام لیژنەکەی جەنجامێکی نەبوو. سەرۆکی شارەوانی سیروان دەڵێ ئەو کەسانی چوونەتە ناو خانوەکان و داگیریان کردوون پشتیان بە حیزب بەستوورە. هەموو کەسێک بە پاڵپشتێک دەتوانێت ئەوەی کە تەجاوازەکە بە کورتی و بە مختصری بێ پاڵپشت ناتوانێت تەجاواز بکە، ئەوە شتێکی معلومە و ئاشکرا بۆ هەموو خەڵک. بەڵام ئەوەی کە گرنگە ئیتر مەبەست چییە لە تەوزیع نەکردنی ئەوەیە، یعنی بۆ نایڵن وەکو ئیدارە تەوزیع بکرێ. من ئێستا ئەمە 3 مدیر ناحێ بۆ 4 مدیر ناحیش گۆڕا هێشتا هەر تەوزیع نابێ و تەوزیعیش ناکرێ. اللهم ئیتر نازانم چۆن چارەسەر بکرێ. ئێمە حەزەکەین ئەم شتە کۆتایی پێبێ، بەڵام کۆتایی نایە. من وەکو خۆم نابینم کۆتایی بێ مەگەر لە ئاستی باڵا بتوان تەوزیع بکرێت. بۆ سوودمەندبوون لەو 50 خانووە 1200 فۆڕم پڕ کراوەتەوە. پاش وردبینی 120 کەس دیاری کرا لە ڕێگەی تیر و پشکەوە بتوانرێت هاوڵاتیانی کرێچی و کەم دەرامەت سوودمەند بن، بەڵام بەشێک لە خانووەکان لە ئێستادا ماڵیان تێدایە و لەلایەن کەسانێکەوە کە لە حیزبی دەسەڵاتن بە زیادە ڕەوی نیشتەجی خانووەکانن. بەپێی زانیاریەکانی پەیام بڕیارە لیژنەکە کارەکانی دەست پێ بکاتەوە و لە ڕێگەی یاساوە هاوڵاتیانی ناحیەکە سوودمەندی 50 خانووەکە بن کە لەلایەن وەزارەتی ئاوەدانکردنەوە دروست کراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی سیروان.